ئامێر و پێداویستیە کشت و کاڵیەکان یەکێکن لە یاریدەدەرە هەرە سەرەکیەکان بۆ جوتیارێک کە بیەوێت هەم بەرهەمەکەی زیادکە و هەمیش کارەکانی بەرەو پێش بچێت. ئامانجی حکومەتی هەرێمی کوردستانە کە زۆر گرنگی بە سێکتەری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاودا. بۆ مەبەستەش ئێستا حکومەت و وەزارەتی کشت و کاڵ لە ڕێگای کەرتی تایبەتەوە ئامێری کشت و کاڵی بۆ بەشێک لە جوتیاران دابین دەکەن کە نرخی ئەم ئامێرانە لە بازاڕەکاندا لە 4,000 دلارەوە دەست پێ دەکات تاکو 100,000 دلار. بۆیە ئێستا حکومەت هەرێمی کوردستان دەیەوێت گرنگی بە سێکتەری کشت و کاڵی بدات و لە ئایندەشدا وەکو سەرچاوەیەکی داهات تەماشای ئەم کەرتە بکە و لە هەمان کاتیشدا ئاسانکاری بۆ تەواوی ئەو جوتیارانە دەکا کە بەرهەمەکانی خۆیان زیاد لە ناو خۆی پێویست هەیە و دەیانەوێت هەناردەی دەرەوە بکەن. مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم بزانم حکومەت و وەزارەت بە چ ڕێکارێک و بە چ میکانیزمێک ئەم ئامێر و پێداویستیانە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان دابین دەکەن. لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. گرێبەستی نێوان وەزارەتی کشت و کاڵ و کەرتی تایبەت بۆ دابینکردنی ئامێری کشت و کاڵی هیچ پێشەچیەک لە جوتیار وەرناگیرێت تا ئامێرەکان وەردەگرێت. تەنها لە 120 نرخی ئامێرەکە لە جوتیار وەردەگیرێت. کۆمپانیا نابێت نرخی ئامێرەکان بەرز بکاتەوە. لە ماوەی 90 ڕۆژدا دەبێت کۆمپانیا ئامێرەکە دابین بکات. ئەو ئامێرە کشت و کاڵیانەی هاوردە دەکرێن تەنها بۆ جوتیارانە. دابینکردنی ئامێری کشت و کاڵی ئێستا بووەتە باس و خواسێکی زۆری جوتیاران چونکە وەک خۆیان ئاماژەی پێدەدەن پاڵپشتێکی زۆر باشە بۆ جوتیاران چونکە نرخی ئەو ئامێرانە زۆر گرانە. جوتیاران ناتوانن بە شێوەی کاژ بیکڕن. وەکو جوتیارەکە چەند ساڵم کارەکەیت و لە ناو ئەم زەوی و زارەیە کاری چەند نەکەی پێم بڵێ چەند ئامێر بەکارێنی بە بەردەوامی؟ وەڵا ئامێرەکان وا دیارن ئەوەندە ئامێری ئێستا لەبەر چاومانەوە هەمووی بەکاردێنی وچ تەلەکتەرەکەیە وچ سیگاسنەکەیە وچ و ئارەبانی ئەوەل زار زبلە ئەو دوایە ئامێری مەڕازەی پەتاتە چاندنە لە پاشەنجی ئەوجە مەڕازەی پەتاتە شکانۆمان دێتە دوێ لە پاشنج پەتاتە دەیە بگەویشتێ و دەمانێ مەنسومی هەڵقاندنە ماوەری لێدەین لە پاشەوی وش ماوەرمان لێدا ئەوجە قانعی دەینین قانعی پەتاتە هەڵقاندنە ئەوجە کرێکاریش دێن پەتاتەمان لۆخڕ دەکەن و بە کرێکاری دێن و پەتاتەکەی بار دەکەن لۆ حلوەی دەبین لۆ گومری هەولێرێ دەبین. باشە ئامێری پێشکەوتوو چەنە یارمەتی دەدا بۆ بەرەو پێشبردننی کارەکەی تۆ؟ بە زۆر زیاتر لەبەر ئەوەی ئامێرەکان کەونن ئامێرەکان نونینە ئەگە ئامێری پێشکەوتوو بی و نەجەحات زیاترەوە فەلاحەتیەکە بەقەوەتر دەبی و ئیشی کرێکارەکەشن ئەوەندە زۆر نابی. بەس ئامێرەکانمان کەون وا دەبین تەرەکتەرەکانیشمان وها نونینە. ئێستا هەوڵەکەیە لەلایەن حکومەتەوە کە هاوکاری جوتیارەکان بکە بۆ دابینکردنی پێداویستی ئامێری کشت و کاڵی بۆ فەلاحەکان. تۆ ئەمە چۆن نەبینیت؟ وەڵی ئەوە شتێکی زۆر زۆر چاکە ئەگە بکرا بە حکومەت یارمەتیش فەلاحی بدا بە ئەگە مەسەن تەلەکتەرێک دەلێن 3 دەفتەری دەینی ئەگە حکومەت لێ لەکنی ئەوەی ئەگە بە قستیشمانێ بە دوونی مامداتێ هەم ئەمەژ ئیسفادەکەن ئەوژ ئیسفادە دەکا بەس قستەکەی دیاربی نەک لە سەرەوەی بازاربی ئەگە بۆ سەحرانەمان دێنی ئەری وەڵی ئیسفادەی هێلومە بەس ئەگە لە سەحرشی زیاتربی ئیسفادەی ناکەی دەمەش. باش ئێستا تۆ کۆمەڵی ئامێرت هەیە ئەمن دەیبینم لێرەیە ئەوانت یارمەتی دراوی کۆمپانیا بۆی دابین کرد و یا هەمووی خۆت کرد؟ لە هەمووی خۆم کرد هەمووی خۆم کردم هیچ کۆمپانیەک یارمەتی نەدامە. ئەو تەلەکتەرم بە 2 دەفتەر و 7 وەرەقە کڕیە ئەو ئامێرم بەس ئەوەندە ئامێرم بە دەفتەرە و 40 وەرەقە کڕی ئەوەندە ئامێری وا ئێستا دانرایە ئەو عارەبانە تقریبا 50 وەرەقی پێدرایە یعنی ئەو سێگاس نێستە بەو تەلەکتەرەوەیە هەتا 25 وەرەقی پێدرایە ئێوە هەموو کڕایە ئەدی ئەو مەسرەفیشیە. چۆن هاوکاری تام کرێت کە ئێوە تووشی زەرەر و زیان نەبن بەرهەمەکانتان زیاتر ساغ بێتەوە لە بازاڕەکان؟ وەڵاهی ئێستا دەستخۆشی لێ دەکەن ئەو هەنارمان وا دەڕوا لۆ دەرێ ئەگەر بکراوە پەتاتەشمان ئەوها بڕوە گەرم و جۆمان بڕوە والاتی ئەومان بڕە فەلاحمان بڕە زۆر زۆر لەمەش ئیسفادە دەبی بەس ئەگە هەلە ناوە خۆبی نەڕوە وەڵا ئیسفادەمان نەچ دەبی معقەد ئیسفادەمان نابی بەس وەڵای دەستخۆشی دەکەم ئەگەر حکومەت ئێستا هەناری ناردیە ئەگەر پەتاتەشمان ئەوها لۆ بنێری بڕوە ئەگە گەرم و جوێکەشمان ها لێوە گیرێ بڕوە فەلاحیش معقەد پێ بڵێم ئیسفادەش باش دەکە بەس ئەگە هیچ نەڕوە ئیسفادەمان نییە.
من دەمێت ئەم پرسیارە لە تۆ بکەم تۆ جوتیارێکی چەند ساڵە لەناو ئیشەکەیت چۆن جوتیارێکی ڕاستەقینە کە خاوەنزەوی خۆیەتی جیا بکەینەوە کە لە جوتیارێک هەر بە زارەکی دەڵێ ئەمەن جوتیارم بۆ ئەوەی کە هەر کاتێک کە ئامێرێک و پێداویستیەک دابین دەکرێت زیاتر بۆ ئەو جوتیارانە بن کە ڕاستەقینەن. جوتیار مثلا لە هەر ڕێگایەکی مثلا دیارە جوتیار هەر کەس مثلا کابرای فەلاح ملکدارە مثلا یان فەلاح دەبینی فەلاحەتی حەقی وەچی ئەنجومەنێکیە خەڵکە مثلا خەڵکەکە دیاری کرێ فەلاحەکان دیاری کرێ ئەوەی بیرفەعل وایە کابرا فەلاح نییە و تەلەکتەر بۆ چ وەلگری کابرا فەلاح نییە مثلا غێر ئیشی دی لە دەستن ناوەڵا گوناحە بدرێتەوە کەسە ئەوەی فەلاحە بابێن بگەڕێن چی فەلاحە با بدەنەوەی چی فەلاح با نەدرێتم قەیدی ناکە با بدرێتە دوو فەلاحیدی با ئەوەی لە من باشترە با بدرێتەوی بەس بزان چێ قابلیتی بابی دەرێ زۆربی ئەگەر حکومەت تەلەکتەر بینی ئەگەر سە تەلەکتەر بینی سەتیش لە بازار سووک دەبن بازاری دەشێ بازاری لۆمە ئەوەی پێی ناکرێ پێی دەکرێ ئەوەی مەسەلەن پێی نەکرایە هەتا ئێستاکە پێی دەکرێ یعنی پێویستەوەی کە تەنها کاری جوتیاریە و پیشەی جوتیاریە ئەو ئامێرانە بۆ ئەوانە دابین بکرێت بە تایبەتی ئەیە کابراگە تۆ کابراگ مامۆستا چیشی بە تەلەکتەرە کابراگ مەسەلەن هەر ئیشی دی دەکە چیشی بە تەلەکتۆرە بە هیچی پێ نییە کابرای فەلاح حەقی فەلاح بدرێتە تەلەکتۆر بدرێتە فەلاحی ئەگەر بەرهەمەکانی خۆت بە نمونە بێنیتەوە ساڵ لە دوای ساڵ بەرهەمەکانە زیاد دەکا یا کەم دەکا هەموو ساڵێ ئەمن ئەگەر ساڵی یەکەم 4 تەن پەتاتەم دەکرد ئێستا ئەم ساڵ 50 تەن پەتادە دەکەم 6 تەن پەتادە دەکەم هەری یەک فەلاحی ئەیدەمێ 56 دەکا ئەگەر بیا مەسەلەن حکومەت بزانەمەکەەوەی ساڵی پەتاتە پارە دەکات لە ڕووی پەتاتە وەلامی چیرە سا 100 تەن پەتاتە بکەم. پاش وەرگرتنی ڕایجوتیاران دڵخۆشن بەو هاوکاریە حکوومەت و وەزارەت بۆ دابینکردنی ئامێری کشتتوکاڵی مەبەستمانە لەگەڵ کۆمپانیا جێبەجێکار گفتوگۆ بکەین بزانین ئامادەکاری و هاوردەکردنی ئامێرەکان کەی دەست پێ دەکات. گرێبەستێکتان کردو ئێوە کەرتی تایبەتن کۆمپانیایکی تایبەتن لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆی کە ئامێر و پێداویستی کشتتوکاڵی بۆ جوتیاران دابینکەن لە هەرێمی کوردستان کەی دەست پێ دەکەن. گرێبەستەکە کەوتە بواری ئیمزاکردنەوە ئامادەیە ئێستا خەریکین تعمیمی فەرعەکان بکرێت لە هەموو کوردستان دواتر پاش سەری ساڵ دەست دەکرێت بە پێشکەشکردنی جوتیارەکان بۆ ئامێرەکان. باشە ئەم ڕێکارە چۆنە جوتیارێک کە دێتە لای ئێوە چۆن مامەڵی لەگەڵدا دەکەن چۆنە حکومەت وەزارەت دەوری چییە چۆن ڕێکارەکان و چونجا دواتر داوای ئامێرەکەی خۆی بکات. بەڵێ وزارەت تەنیا فەلاحی یان جوتیاری ڕاستەقینەمان بۆ دەنێرێ بۆ ئێرە بە پشتگیریەوە کە ئەمە فەلاحێکی ڕاستەقینەیە و پێویستی بە ئامێرە ئێمەش پشتگیری بۆ دەکەین بۆ بانک دەچێتە بانک لەوێ ڕێکاری یاسایەکانی لەگەڵ دەکرێت ئەگەر بابن ئامێرەکان حاضر بێ ئەوە دەست بەجێ تەسمیلی دەکەین ئەگەر نا پاش 90 ڕۆژ بۆ 120 ڕۆژ لە پاشەوەی هەموو ڕێکاری یاسایەکانی لەگەڵ کراوە بەبێ ئەوەی هیچ پێشەیەکێکی لێوەگرین کە تراکتۆرەکان گەیشتن ئەو کاتە 120 لە پارەکەی دەدا ئەوە کە کەش بە ماوەی 5 ساڵ دەبێت. باشە ئەو قیست و شێوازی دابشکردنە ڕەچای بارودۆخی جوتیارەکانتان کردووە بێگومان بەڵێ ئەو ڕێکەوتنە هەیە لە بینی ئێمە و بەنێ وزارەت کە ئەوان دەبێ خەسمێکی تایبەتمان بۆ بکەن و هەروەها ئێمەش خەسمێکی تایبەت بۆ فەلاحەکان بکەین و هەروەها لێخۆشببوونی گومرگی لەسەر تراکتۆرەکان هەمووی دەبێتە هۆی دابەزینی تراکتۆرەکان بۆ ئەوان. ئامێرەکان سەردەمیانن پێشکەوتون هی وڵاتە گەورەکانن بەڵێ شەریکەیەکی ئەڵمانیە لە ئیتالیا فەرعی هەیە و هەروەها لە ئیتالیا دەکات لە 40 ئەسپەوە تا 140 ئەسب بەرهەم دەیانێ و لە 140 ئەسب بەرەو سەر تا 340 ئەسب لە ئەڵمانیا بەرهەم دێن. سیانەکردن و وەرشە و چاکردنەوەی ئامێرەکان ئەمە ڕەچاو کراوە هەموو بە ئامێرەکانمان گرنتی 1 ساڵی هەیە چاکردنەوە سیانش هەر لە ئەستۆی خۆمانە وەرشەش هەر ئایدی خۆمانە. گرێبەستی نێوان وەزارەتی کشتتوکاڵ کەرتی تایبەت بۆ دابینکردنی ئامێری کشتتوکاڵی کردنەوەی خولی تایبەت بۆ جوتیاران تایبەت بە ئامێرە کشتتوکاڵیەکان نابێت بە هیچ شێوەیەک کۆمپانیا ئامێری سەختە هاوردە بکات بۆ جوتیاران کۆمپانیا
تەنها ئامێر بۆ جوتیاری ڕاستەقینە دابین دەکات. وەزارەتی کشتتوکاڵ ڕەزامەندی گومرجی بۆ ئامێرە کشتتوکاڵیەکان وەردەگرێت. ئامێرەکان دەبێت کوالێتی بەرزی هەبێت بۆ هەرێمی کوردستان گونجاو بێت. بە شێوەیەکی ئەکادیمی و زانستیانە سوود لە کەسێکی تایبەت بە ئامێرە کشتتوکاڵیەکان وەردەگرین کە شارەزایەکی تەواوی لە ئامێرە کشتتوکاڵیەکان هەیە. بە تایبەتی لە ڕووی زیادکردنی بەرهەمەوە بۆ جوتیاران گفتوگۆ دەکەین. دابینکردنی پێداویستی کشتتوکاڵی بە تایبەتی ئامێرەکان بۆ جوتیارانی هەرێمی کوردستان و بۆ ئەم دۆخی ئێستا چەنە گرنگە؟ بێگومان ئامێری کشتتوکاڵی ڕۆلێکی گرنگی هەیە لە بەرهەمهێنان بە تایبەتی زیادکردنی بەرهەمی تاک بەوەی کە ئەو هێزەی کە مرۆڤ بەکاری دەینێت لە ماسوولەکانی خۆیان ماسوولکەی ئاژەڵی زۆر کەمە پێویستی بازار و پێویستی کۆمەلگا ناکات لە زیاد بوونی دانیشتوان ئەوەی کە زیاتر ئەنتازەکەی زیاد دەکەوت بەرهەمی زیاد دەکە ئامێری کشتتوکاڵیان. دکتۆر لە قسەکانی بەڕێستانە ئەوەیە ڕاستە ئێمە ئامێری پێشکەوتومان هەیە بەڵام هێشتا نەگەیشتوونەتە ئاستێ کۆمەڵی هۆکاریشە و باسی کرد بەڵام جوتیارانی ئێمە پێویستیان بەڕێنمایی زیاتر نییە بە تایبەتی لە ڕووی بەکارهێنانی ئەم ئامێرە کشتتوکاڵیانەوە. بەتاکیید بەکارهێنانی ئامێری کشتتوکاڵیش لە ڕووی ئابووریەوە زۆر گرنگە چۆنی بەکاردێنی هەتا بتوانی لە ڕووی ئابووریەوە قازانجت بکەی ینی بەکارهێنان هەیە مەسەرەن لە وڵاتانی پێشکەوت و ئەبحاسی زۆر هەیە دەرێ ئۆپتیمایزیشن یان باشترین بەکارهێنان یان ئەکسپلۆیتیشن باشترین بەکارهێنانی ئامێرەکە باشترین بەکارهێنان هەم لە ڕووی سوتەمەنی زیاد سەرف دەکات کاتەکەی بۆ جوتیار بگەڕێنێتەوە و عمری ئامێرەکەش کورت و درێژەکەی ئەوە بەکارهێنانە هەنگاونان بەرەو بە پیشەسازیکردنی کەرتی کشتتوکاڵی تا چەند گرنگە بێت؟ زۆر گرنگە زۆر گرنگە ئەو هەنگاوانە تەبان بە مەراحل دەکرێت تەبان ئەوەش پێویستی بەڕاستی دراستێکی تەواو تەواو هەیە لای خۆمان مەسەرەن تەماشا بکەین ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دی و لە لای خۆمان ئینتاز دەکرێت فەرقەکەی چەندە ئایا کامیان بە دروستکردن و بە بەرهەم مەسەرەن بەرهەمەکەی درستی کەین و بیکەینە ئینتازێکی سناعی و کامیان وەکو خۆی بفرۆشرێ چەنە لەسەر حکومت گرنگە ئایا ئەوەنەش لەسەر جوتیارەکە گرنگ نییە کە گرنگی بە بەرهەمەکەی خۆی بدا چۆنڵی بە شێوازێکی باشتر بەرهەمی بێنێ بە دوای چۆنڵی ڕیسێرجی تازەیە بگەڕێت؟ بەتاکیید ئەمە ئێستا بەرهەم تەنها ئامێری کشتتوکاڵی نییە هەمی پێکەوە بەسترای ئامێری کشتتوکاڵی هۆکارێکە لە بۆ زیادکردنی بە بڵێن کەمکردنەوەی کاتی بەرهەمهێنان زیاتر کەمکردنیم کاتی بەرهێنان کە ئەوەی کە لە تااقەتی مرۆڤ دانیە بەڵام ئەوانی تر مەسەرەن ڕەبتی یەک دەبن بۆ نمونە کاراندامزانیت هەیە تو جێنێتێک با بڵێن لایانی وراست هەیە لایانی تەسمیت هەیە لایانی خاکت هەیە ئەمە ئەو دراستانە هەمووی دەبکرێت مەسەرەن ئەو خاکە لۆچ باشە ئەمە دراستانەمان زۆر کەمە ینی ئەوە کە پێدرێن مەسح و تەسنیف توربە ینی با بڵێن پۆلینکردنی خاک شتێکی لای خۆمان لەوانەیە زۆر بەسی تێ بگەن بەڵام لە هەموو دنیا خاک دابین دەکرێت لە بۆ ئینتازێکی تایبەتی ئێمە ئەو شتانەمان کەمە بەڕاستی بلێم نییە وانە کەمە لە ڕووی زانستیەوە لەوانێ لە ئەکادیمیەکان هەمانە بەڵام لە ڕووی فەلاحەوە ئەومانە بۆ ئەمە بەستە وەزارەتی کشتتوکاڵ ئێستا ئامادەکاری تەواوی کردووە بۆ دابینکردنی پشتگیری بۆ جوتیاران و هەمیشە دڵنیایی تەواو دەدەن لە دابینکردنی ئامێرە کشتتوکاڵیەکان. پرۆژەی دابینکردنی ئامێر و کەلەپەلە کشتتوکاڵیەکان بە قسەی درێژخایەن لە ژێر ڕۆژنایی جێبەجێکردنی ڕێنمایی ژمارە 79 ئەنجومنی وەزیران و کۆنووسی پەسەندکراوی وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی ناوخۆ وەزارەتی دارایی و میکانی زمانەیە کە ماوەی ساڵێک لەمەوبەر ئێمە ڕامانگەیان کەوا جوتیاران دەتوانن بەپێی داخوازەکانی خۆیان ببن بە خاوەنی پرۆژە ئەو ئامێر و کەلوپەلە کشتتوکاڵیانەیە کە پێویستیانە دیار بۆ ئەو فۆرمێکە ئێمە دامان بەزان لەگەر ئەو میکانی زمانێکە داماننا لەسەر ئاسی هەرێمی کوردستان جوتیاران بەپێی داخوازەکانی و پێویستیەکانی پرۆژەکانی خۆیان ئامێر و کەلوپەلە کشتتوکاڵیەکانی خۆیان تۆمارەکە دواتر بەداتا ئێستا لە بەشی خزمەتگوزاری کشتتوکاڵی کۆمان کردەوە کە لە تراکتۆرەوە دەست پێ دەکات تاوەکو ئامێرەکانی تر ژمارەیان 53 ئایتما ئینجا دواتر بۆ ئەو ئاسانکاریی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی بۆ کردی تایبەت کە دەتوانین ئەو کۆمپانیایە کە هەڵدەسێ بە دابینکردنی ئامێر و کەلوپەلە کشتتوکاڵیەکان بە قسەی درێژخایەن لێخۆشبوونی گومرجی لە تابلۆی کشتتوکاڵی و چەندین ئاسانکاری لە ڕۆتیناتی ئەو بابەتە بۆی دەکرێت اینجا ئەمە هەساین بۆ ئەلانکردنی ئەو کۆمپانیانەیە کە خوازیارن ئەم پرۆژەیە لە ئەستۆ بکەن بۆ دابینی بکەن بە هەمانجی لەگە وەزارەتی کشتتوکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر لە ئەنجامی ئەو شێوەڕشیە و لیژنەی تەکنیکی و پاڵاوتنی و هەڵسەنگاندنی توانستی کۆمپانیەکان لە ماوەی ڕابردوو کە هەفتەیەک لەمەوبەر ئەو کۆمپانیایە کە کۆمپانیای گروپی
ڕاست پێدرا بە لە ئاسۆگرتنی ئەو بەرپسیارەتیەی کە لە ئێستا ئامادەکاری دەکرێت کە لە ماوەی 90 ڕۆژ دەبێت دەست بکەن بە هێنانی ئەو ئامیر و کەلوپەلانە کە بە قسەی درێژخایان دابین کراوە. گرێبەستی نێوان وەزارەتی کشتتوکاڵ و کەرتی تایبەت بۆ دابینکردنی ئامێری کشتتوکاڵی. حکوومەت تابلۆی بێ بەرامبەر بۆ ئامێرە کشتتوکاڵیەکان دابین دەکات. کۆمپانیا دەبێت وەرشەی چاکردنەوەی تایبەت بە ئامێرەکان دابمەزرێنێت. ئەم ڕێککەوتنە بۆ ماوەی 5 ساڵ دەبێت. لە کاتی پابەت نەبوونی کۆمپانیا بە مەرزەکان ڕاستەوخۆ گرێبەستەکەی هەڵدەوەشێتەوە. لەبارەی دابینکردنی ئەم ئامێرە کشتتوکاڵیانە یەکێتی جوتیاران داوایەک ئاراستەی لایەنی پەیوەندیدار دەکات. بۆ دابینکردنی ئامێرە کشتتوکاڵیەکان پێویستە جوتیارانی ڕاستەقینە سوودمەند ببن لەم هاوکاریە. پێداویستی و ئامێرە کشتتوکاڵیەکان گرنگەکانیان کامانن بە جوتیارانی هەرمیچان کە بتوان سوودی لێوەربگرن. پێداویستەکان سەرەتا لە کەلوپەلەکان دەست پێ دەکەن وەکو مەسەلەی گاسن بەزارە کە ئەوانە بەڕاستی زۆر گرنگن لە بۆ جوتیار. ئەبێ ئەوانە بۆ جوتیار دابین بکرێ گرنگێکەکەی لێرکوانەیە مەسەرەن ئاساکاری بۆ جوتیار ڕوان دروست دەکە مەسەرەن تۆ لە باتیەوەی کۆمەڵە کرێکار بگری لە ڕێگەی ئەو کەلوپەلە کشتتوکاڵیەوە لە ڕێگەی ئەو ئالێتەوە دەتوانی جوتیار مەسروفی کەمتر دەبیتن و دەتوانی باشتر دنکەکانی خۆی بچینی ئەوە لە ڕوانگەی کەلوپەلەکانە. لە ڕواگەکانی ترەوە هەوڵ بدرێ مەڕەشەی وا بینێتن کە ئاسانکاری بۆ جوتیار بکرێتن و لە زگە لەوەش بەڕاستی دەبی نرخەکان شێوازی نرخەکان دیاری بکرێ بۆ جوتیار. مەسەرەن ئەو کەلوپەلانە دێتن نەک بە مەسەلەی کەرتی تایبەت بۆ جوتیار بێت. یعنی ئەگەر ئێمە بە کەرتی تایبەت بۆ جوتیارمان هینا ئەوە هیچ جوتیار هیچ ئیسفادەچی لەوە ناکە. باشە کاگەڵکەوە لە قسەکانی بەڕێستا ئەم هاوکاریە چۆن بێ ئەم پاڵپشتێ بۆ جوتیاران چۆن بێت چۆن لە ئەگەر بۆ هەموو جوتیارم هەموو ئامێر و پێداویستێت دیابینکە لەوانێ بودجێکی زۆری بێ بودجێکی زەبەلاحی بوێت بە چ ڕێکارێک و بە چ میکانیزمێک و گرنگترین ئامێرەکان کەوتت کامەیان ینی بە چ شێوازێک بە قیز بێت بەوە یارمەتی جوتیاران بدرێت. ئەبێ خۆتان بزانە ئێمە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵەوە تا ئامارەکانەوە پێویستە جوتیار پێویستی بەچیە ئەو جوتیارانی کە پێویستیان بە کەلوپەلەکانە بەڕاستی ناوی خۆیان تۆمار بکەن بۆکە و شێوازی ئەقسادەکەش بەڕاستی نرخێکی زۆر قورس نەبێتن بۆی جوتیار ساڵانە بتوانێت ئەوە بداتەوە پێم وایە ئەوە باشترین ئاسانکاریە بۆ جوتیار هەموو کەلوپەلە کەرتە کشتتوکاڵیەکان نەک هەرم ینی ئێمە گەر بچینە سەر کۆمەڵە کەرت و بەسەرەی پەرەوەلیمان هەیە ینی ئێستاکە بەڵێ باشە کام جوتیارانە گرنگترن ینی ئەو جوتیارانی کە بەپێی چۆڵی بەرهەمەکان پارچە زەویەکانی خۆیان بەرهەم دەچێنن دەرەوە گرنگی زیاتر بە کام جوتیارانە بدرێت چۆن ڕیزبەندیەک بۆم جوتیارانە بکەین. ئەبێ گرنگی بە جوتیاری فعلی بدرێت. جوتیاری فعلی ئەو جوتیارانەیەکەوەی ئەرزی هەیە و یعنی ئەو ساڵانە ئەو خاکە ئەو ئەرزە بەکاردەهێنێتن ئەبێت جوتیاری فعلی لەوێەوە ئیش و کارەکانی خۆیان بکرێتن و بە ئامار ئەو جوتیانە جگە لەوەش ئێمە دەبی هەوڵ بدەین ئەو جوتیارانە لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵەوە شێوازی چاندنیان بۆ دیاری بکرد لێژنێک ڕێنمایی بڵێ مەسەرەن بۆ نمونە جوتیارێک $30 ئەرزی ئەو $30 ناکرێ هەمووی بکاتە تەماتە ناکرێ هەمووی بکاتە شووتی ناشکری هەموو بکاتە بامیە یان خیاریان پەتاتەیە تاوای بەرهەمەکانی کوشات تۆ دەبی لە بۆی دیاری بکەیت تۆ ئەوەندە دۆڵمە دەکەی بە تەماتە ئەوەندە دۆڵمە ئەو ئامارە تەواوی هەرێمی کوردستان تۆ ئەگەر ئەو کاتە وات کرد وەزارەتی کشتتوکاڵ بە هەماهەنگی لەگە وەزارەتی بازرگانی هەوڵ بدرێ بە بازارکردنی بەرهەمەکانی کەرتی کشتتوکاڵ بۆ ناوەوەی هەرێم و بۆ ناوەڕاستی عراق و بۆ خۆخواروی عراق و بۆ دەرەوەی هەرێمیش بەڕاستی ئەو تەنسیقانە ئەبێ هەبێتن. هەردابینکردنی ئامێری کشتتوکاڵی نییە بەڵکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ چەندین بانکی ئیسلامی لە گفتوگۆدان بۆ دابینکردنی پێدانی قەرز بە جوتیاران بۆ گەورەکردنی پرۆژەکانیان بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر زانیاری زیاترمان پێدەدات لەسەر ئەو بابەتە.
کاکێ من ئێوە لایەنێکی پەیوەندیدارن زۆر جار کە قسە لەگەڵ جوتیارەکانە دەکەن دەڵێ با حکومەت پاڵ پشتیمان کە با حکومەت هاوکاریمان کە دابینکردنی ئامێر و پێداویستی کوشت و کاڵی چۆنە بە چ ڕێکارێکە چۆن لەگەڵ کەرتی تایبەتە هەمانگیەکان. بەڵێ لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیریەکان بۆ براجوتیارانمان ڕۆژ بە ڕۆژ وافراوان دەبێت. خۆی لەوە دەبینیتەوە ئێستا بیر لەوە کراوەکەوە بتوانین ئامێر و پێداویستی زۆرە زۆر بۆ براجوتیارەکانمان دابین بکەین لە هەمان کاتشدا بە قستی درێژخایەن بۆ ئەوەی بارگرایی نەکەویتە سەر براجوتیارەکانمان. خۆشبەختانە وەزارەتمان لێک تێگەیشتنیەکی ئێستاکە واژە کردووە لەگەڵ کۆمپانیایەکەوە دەتوانێت پێداویستی زۆرە و زۆر لەو ئامێرانێکەوە براجوتیارانمان پێداویستیانە بۆ مەبەستی چێڵان و درینەوەی بەرهەمەکانیان و هەروەها پرۆژەی ئاودێریەکانکەوە بە پێویستیان دەبێت دەتوان بێن سەردانی بەڕێوەبەرایەتی گشتیەکان بکەنکەوە لە سنووری وەزارەتمان وەزارەتی کشت و کاڵ هەرچەندە لە پێشڕا ئێمە براجوتیارەکانمان ئاگادار کردبەوە لە ماوەیەکی نزیکی شاڵە دەتوانین ئەو ئامێرانیان بۆ دابین بکەین. زۆر باشە. ئەمە بۆ سنوورێکی دیاری کراوە ئەم ئامێرانەیە خۆ بۆ جوتیارێکی سنوورێکی دیارکەوە یا سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە؟ ناخۆش بەختانە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە هەموو ئەو جوتیارانە دەگرێتەوە کە وابەستەنە بە زەویەکانی خۆیان و دەزڕنجین و بەرهەمیان هەبووە. مەرجتان هەیە یا بەبێ مەرجە؟ مەرجەکان خۆی لەوەی دەمێنیتەوە بەشێکیان لەگە ئەو مەرجانێکەوە کۆمپانیا داوای دەکات بەڵام مەرجەکان بارگرانیەکی ئۆتۆ لە سەرشانی براجوتیارانمان دروست ناکەن چونکە پێداگریمان لەسەرەوەی بۆکەوە بتوانین ئێمە ئەو ئامێرانە بە کەمترین خەرج و هەروەها بە قستەکی درێژخایەن بۆ براجوتیارەکانمان فەراهەم بکرێت. خۆشبەختانە توانیمانە ئەو مەرزانە ناو گرێبەستەکە جێ بکەینەوە. باشە. کاکێ من بەڕێستان دەزانن کەسێکی پەیوەندیدارن بەم بابەتەوە کەرتی کوشت و کاڵ کەرتێکی زۆر بەرفراونە. جگە لەم ئامێر و پێداویستیە ئێوە چی ترتان کردووە بۆ نمونەوەکو پێدانی پێشینە قەرز بە دووتیار شتی وا هەیە لە ئارادا؟ پشتگیریەکان تەنها لەو بوارە تەرکیز نەبووە تەنها توانیمانە فراوانی بکەین ئێستا کە خۆشبەختانە دیسان وەزارەتمان لێک تێگەشتنێکی لەگەڵ بانقی تاس مۆر کردووە لەو چوارچەوەی ئەو لێک تێگەشتنامە دەتوانین قەرزی کشت و کاڵی بدەینە براجوتیارەکانمان بۆ پرۆژانێکەوە لە بەردەستیانە دایانهەوێت یان ئەو پرۆژەی کە لە بەردەستیان دایانهەوێت فراوانی بکەن یان دەرچۆکی کۆلیژە کشت و کاڵیەکان پەیمانگە کشت و کاڵیەکان ئەولەویەت و ئەفزەلیەت بۆوانیشە دەتوانن بێن داوای ئەو قەرزە کشت و کاڵیانە بکەن تاوەکو بتوان ئەو پرۆژەیەکەوە بە ئامانجیانە یان دایانهەوێ وەبەری بێنن لەو چوارچەوەی پلانی خۆیان جێبەجێ بکەن. لە ساڵانی ڕابردووە کێشە و گرفت بۆ جوتیارانی ئەم سنوورە دروستەکە بۆی کە بەرهەمەکانیان ناتوانن بەرنە پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق. چۆن ئەم بەرهەمانەی خۆمان بۆ پارێزگاکانی عێراق و دواتریش هەناردەی دەرەوەکەین و هەنار نمونەیەکی زیندووە کە هەفتەی ڕابردوو هەل لە خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە ئەوە ڕوویدا کە بەرهەمەکانمان هەناردەی دەرەوە دەکەین. پێشەوەی باسی هەناردەکردنی بەرهەمی هەنار بکەین بۆ دەوەی وڵات ئەوە دەستکەوتە مێژی و یەکەمین جار بوو بۆ ئەو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەستکەوتە بەدەستبێن بەڵام پێشتر ئێمە بەرهەمی براجوتیارەکانمان کاتێک بەرهەمەکانیان پێڕادەگەیشتە بۆ بار لەسەر شانی براجوتیارەکان نیان دەزانین لەکوێ بە بازاری بکەن و دەرفەتی بە بازارکردنیان زۆر جار کە پێداویستی ناوخۆیان پڕ دەکردەوە پێویستی بۆ هەبووکەوە لە شوێنێکی تر بە بازار بکرێت. بۆیە خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان توانی یەک تێگەشتێک لەگەڵ حکوومەتی عێراقی مۆر بکات لە نێوان وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵی بەغدا لە چوارچەوەی ئەو لێ تێگەشتنی ئێمە داوا کرا پێداگری لەسەر ئەوەی کراکەوە پشتگیری بدرێتە ئەو جوتیارانێکەوە بەرهەمی لە سنووری پارێزگای هەولێر یاخود لە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان بەرهەم دێنن پشتگیریان پێ بدرێت لە چوارچەوەی ئەو پشتگیرانە ڕێگریان لێ ناکرێت لە خاڵە پشکنینەکانی ژێر کۆنتڕۆڵی حکوومەتی عێراقی. وەک هەمیشە دەڵێم خاکێکی بەپیت و کەشوهەوایەکی لەبار بە جۆرێک کەم بەرهەمی کشت و کاڵی هەیە لەگەڵ ئەم خاکە بەپیتەدا خۆی نەگونجێنێ. ئێستا ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەیوەندیدارە کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە کە هان و دەستگیرۆی جوتیاران بکەن لە ڕێی دابینکردنی پێداویستیە کشت و کاڵیەکان و یاخود لە ڕێی ڕێنمایدان بە جوتیارەکان بۆ ئەوەی زۆرترین بەرهەمیان هەبێت هەم لە ڕووی ئەوەی کە خواستی ناوخۆ پڕ بکەنەوە هەمیش ئەوەی کە زیادەیە هەناردەی دەرەوەی بکەن. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە ئامانجی ئەوە بووە کە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستاندا پارێزراو بێت.